زنگاور لە قوتابخانەی کلێڤەر پۆلی پێنج بنەڕەتیم. ئەمڕۆ باز لە ساڵنامەی کۆچ دەکەین. ساڵنامە نووسراوە سەر دیواریان مێزە بۆ زانینی ڕۆژ و مانگ و ساڵ دانراوە. ئێمە سێ زۆر ساڵنامانێ: ساڵنامەی زانی، ساڵنامەی کۆچی، ساڵنامەی کوردی. ئێمە ئەوڕۆ باز لە ساڵنامەی کۆچ دەکەین. ساڵنامەی کۆچ لەو کاتەوە دەست پێ دەکات کە پێغەمبەرمان درود و خوای لەسەر بێ کۆچی کرد لە مەککە بۆ مەدینە بەهۆی ئازار و ئەشکەنجەی قوڕەیشیەکان. بۆیە لە ساردەمی ساڵی پێغەمبەرایەتی خوای گەورە فەرمانی پێکرد لە مەککە بۆ مەدینە کۆچ بکە. لە مانگی موحەرەم خوای گەورە فەرمانی پێکرد کە کۆچ بکە لە مەککە بۆ مەدینە. لە مانگی سەفەرەکەیان دەست پێکرد لە مانگی ڕەبیعی یەکەم گەیشتنەوە موسڵمانانی مەدینە پێشوازی گەرمیان لە پێغەمبەر و هەواڵەکانیان کرد. ئەم ساڵنامەیە خەلیفەی ئیسلام عومەری کوڕی خەتاب دایناوە.